کارەکانی پۆلیسی دارستان دیارە کارێکی مرۆڤ دۆستانەیە، هەروەکو ئێوەی بەڕێز دەزانن واتە کارەکانی ئێمە پارێزگاریکردنە لە سروشت و ژینگە. ئەم کارە تەنیا بۆ تاکە کەسێک نییە، دیارە ئەمە بۆ سەرجەم هاوڵاتیانی خۆشەویستە. بۆیە من پێم خۆشە لێرە لە ڕێگەی ئێوەی بەڕێزەوە ئاماژە بەوە دەم یاخود بەرچاوڕوونی بە هاوڵاتیان کە لە هەموو کات و ساتەکانە هاوکاری ئێمە بن، لەبەر ئەوەی ئەم کاری ئێمە ئەیکەین تەنیا بۆ تاکە کەسێک نییە، ئەمە کارێکی مرۆڤ دۆستانەیە بۆ سروشت و ژینگەی کوردستان. دیارە تەنیا لە ماوەی ئەم حەوت مانگە 291 هاوڵاتی دەستگیر کراوە لەسەر سەرپێچی جۆراجۆر، واتە لە ئەو کەسانی کە سەرپێچیان ئەنجام داوە وا باشە بڵین تومەتبارن. 291 هاوڵاتی دەستگیر کراوە. دیارە جۆری سەرپێچیەکانش بەم شێوەیە بووە. 53 هاوڵاتی لەسەر ڕاوی باڵندەی کێوی، 2 هاوڵاتی لەسەر ڕاوی ئاژەڵی کێوی، 81 هاوڵاتی لەسەر ڕاوی ماسی، 13 هاوڵاتی لەسەر دروستکردنی غەڵوز واتە ڕەژوو، 63 هاوڵاتی لەسەر زیادڕەوی بۆ سەر مڵکی گشتی و 55 هاوڵاتی لەسەر داربڕین و 24 هاوڵاتی لەسەر ئەو ئاگرانەی کە لە کەژوچیەوەکان ئەکەونەوە. و ئەو کەرستانەی دەستیان بەسەر داگیراوە هی ئەم سەرپێچی کارانە بوونە بریتی بووە لە 20 چەکی تاپەڕ و 63 پیشەکی تاپەڕ، 2 چەکی کلاشینکۆف، 1 چەکی دەمانچە و زایدەن 8 پیشەکی دەمانچە، 2 چەکی بادی و 26 ئۆتۆمبیل زایدەن 9 ماتۆرسکیل و 8 جیازی بیرلێدان و 25 بەلەمی جۆراوجۆر زایدەن 3 سەوڵ